بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة الأنعام قيشتنا آيات الصوت دواي باس كردني كومالك حقيقة وكومالك بلغل سرد صلاة خواي قورا قاد فرمد ذلكم يعني اوي او كاراني كردوا بو ايوا الله ربكم ناوي الله كپروردگاري ايويا ذلكم اوي او كاراني كردوا بو ايوا اوي او شتاني بو ايوا دروس كردوا ناوي الله او جار ربكم پروردگار تانا پروردگار يعني بديهنر جينر مرينر لا إله إلا هو لا إله هيس برستراوي كي بحق راست بوني نية إلا هو جغل أو يعني جغل الله خالق كل شيء خالق درسكري كل شيء همشتكا كواتاسب كان فاعبدوه ايوش هموتان او خوايا بپرستن او خوايا بپرستن هر وندي دغه بيلسن وهو او خوايا او الله على كل شيء بسر همشتك دا وكيل دا صلاة دارو چاوديره بسر همشتك دا وكيل يعني فارزر دا صلاة دار چاودير هم معناه كان راست خواي گور هم چاودير دروس کراوکانی دکا و همیش ئیشەکان ئیشی دروستکراوەکانی هەر هەمووی بۆ خۆی دەیکا و هەروەها دەسەڵات و تواناشی بەسەر هەموو دروستکراوەکانیدا هەیە. ذلكم ئەوەی ئەو کارانەی کردووە بۆ ئێوە ئەڵڵایە کە ڕەبوکم پەروەردگاری ئێوەیە لا إله إلا هو هیچ پەرستراوێک بحق بوني نية جگل او خالق كل شيء دروسكري همشتكا فاعبدوه كواتا هر او بپرستن وهو على كل شيء وكيل او خوايا بسر همشتك دا وكيلة يعني پاريزرة چاوديرة وهروها دا صلاة دارة واضح واني يعني چون خواي قورة بتنه روج و مانگ و ئەستێرەکان و پاشاندار و درەختەکان و میوەکان و جنۆکە و ئینسانەکانی دروست کردووە ئەمن کە دروستی کردوون بەتەنێ دروستی کردوون کەواتە لە پەرستنیشدا دەبێت بەتەنها ئەو بپەرستن و هەروەها ئەو خوایە کە دەبێت بپەرسترێت و بەندایەتی بۆ بکرێت خوایەکە کە هەمیشە چاودێرە بەسەر هەموو دروستکراوەکانیدا و هەموو کاتێک ئاگای لە دروستکراوەکانیەتی چی دەکات او جار دفرمت لا تدركه الابصار ناگن بخوا چاوکان يعني چاوکان ناتوانن خوا ببینن طبعا او دەکرێ بڵێن لە دنیادا طبعا کەس بە چاوی سەر ناتوانێ خوا ببینێ بە پێغەمبەرانیشەوە واضحە بەڵام طبعا لە قیامەتێ خوای گەورە خۆی پیشانی دروستکراوەکانی دەدا بەڵام لە قیامەتش هندێک لە زانا دەفەرمون ئیدراک جیاوازە لێرە خوا دەفەرمێ ناڵێ لا تراه الابصار نایبینن دەفەرمێ لا تدرك ئیدراک ئەوەیە کە بە تەواوی ببینی بە تەواوی خوا ببینی بزانی خوای گەورە لە چی پێکاتوە و چۆنە و وێنای بکەی و شکڵی بۆ بکێشی لە مێشکی خۆت و لە خەیاڵی خۆتدا بەو شێوازە لە قیامەتش کەس خوا نابینێ لە قیامەتش خوا کە دەبێنرێ خوای گەورە نوری خۆی ڕووناکی خۆی بەشێک لە ڕووناکیەکەی خۆی پیشانی دروستکراوەکانی دەدا لە قیامەتش بینینی تەواو بە شێوازێک بتوانی بزانی خوا چۆنە چونکە خوا خالقە خوا ئەزەلیە تۆ مەخلوقی هیچ کاتێک مەخلوقێک ناتوانێت لە خالق بە تەواوی شارەزاب بێت و بزانێت لە چی پێکاتوە و چۆنە وێ دەکرێ بڵێن کە دەڵێ خوا نابینی یعنی ناتوانی خوا بە تەواوی ببینی وهو بەڵام خوا يدرك الابصار يدرك يعني دەبینێت و هەست دەکات بە هەموو بینینەکان بە هەموو چاوەکان گرنگ يعني کەس خوا نابینێ بەڵام خوای گەورە هەموو شتەکان دەبینێ وهو اللطيف الخبير و ئەو خوای لطيف
لطيف دوو سێ معنای هەن طبعا یەکیان لە خاوەن لطف يعني خاوەنی سۆز و میهرەبانیە بەرامبەر بەندەکانی شارەزاشە هەندێک دەفەرمون لطیف بە معنای وردبین دێ يعني کەسێک يعني وردبین بۆ خۆی یان کەسێک کە ئاگای لە مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکانەوە زۆری شارەزایە پێیان طبعا هەموو معناکانی بۆ خوای گەورە دەگونجێن و ڕاستن لا تدركه الأبصار يعني ناگەن بەخوا چاوەکان ناتوانن بگەن بەخوا چاوەکان ناتوانن بە تەواوی خوا ببینن یا هەتا تەنانەت لە دروستکرا و ئیشەکانی خوای گەورەش ناتوانن بە تەواوی تێبگەن و حاڵی ببن بەڵام وهو يدرك الأبصار خوای گەورە بۆ خۆی هەموو چاوەکان یا هەموو خاوەن چاوەکان هەموو دروستکراوەکانی دەبینێت و ئاگای لە هەموو شتێکە وهو اللطيف الخبير ئەو خوایە وردبین و شارەزایە یا دەکرێت بڵێن خاوەنی لطف و خۆشەویستیە لە بەرامبەر بەندەکانیدا و خەبیر شارەزا و ئاگاداری شە بەکردەوەکانیان لا تدركه الأبصار ناگەن بەخوا چاوەکان يعني چاوەکان ناتوانن بە تەواوی خوا ببینن یا لە خوا حاڵی ببن و لە خوا تێبگەن بەڵام وهو خوا يدرك الأبصار دەتوانێت تێبگات و ببینێت و دەسەڵاتی هەبێ بەسەر هەموو خاوەن بینینەکاندا و بەسەر هەموو ئەو کەسانەدا کە دەبینن وهو اللطيف الخبير ئەو خوایە وردبین و شارەزایە یان خاوەنی سۆز و خۆشەویستیە لەگەڵ بەندەکانی و شارەزاشە بە کردارەکانیان ئەو جار خوا دەفەرمێ قەد جاءەکم بێگومان هات بۆتان بەسائر و چەندان بەرچاوڕوونی من ربكم لەلایەن پەروەردگارتانەوە بەرچاوڕوونیەکان چین پێغەمبەران خوای گەورە کە ناردوونی بۆ ڕێنمونی ئینسان ناردوونی کتێبەکان بەرچاوڕوونین و ئەو موعجیزانەی کە خوا باسی کردوون و ئەو نیشانانەی دەسەڵات کە خوا بۆی باس کردوین هەمووی بۆ بەرچاوڕوونین و ئەو دروستکراوانەشی کە بۆی باس کردوین باسی ترێ خورما هەنار دروستکراوەکانمان بۆ دەکا بۆچیە بۆی بەرچاومان ڕوون بێتەوە لەو دروستکراوانەوە خالیقەکەیان دروستکەرەکەیان بناسین چونکە ئێمە ناتوانین خوا ببینین وایە و ناتوانین لە خوا شتێ بگەین بەڵام دەتوانین دروستکراوەکانی خوا ببینین و دەتوانین لە وردیاتی دروستکراوەکانیش ورد ببینەوە لە ڕێگای دروستکراوەکانی دەتوانین بگەین بەخوا بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەمیشە کە بیرتان کردەوە بیر لە دروستکراوەکانی خوا بکەنەوە بیر لە خوا مەکەوە چونکە دەکرێت لە دروستکراوەکانی خوا حاڵی ببی و لە ڕێگای دروستکراوەکانی خواوە خوا بناسی بەڵام بتەوێت لە ڕێگای خواوە دروستکراوەکان بناسی نە بینینمان نە تێگەیشتنمان نە هیچ شتێک لەو شتانێک کە خوا پێداوین بەشی ئەوەی دەکات لە خوا حاڵی ببی بیر لە خوا بکەیەوە بیر لە ذاتی خوا بکەیەوە بە هیچ شێوەیەکی ئەوە لە دەسەڵاتدا نییە بۆی دەفەرمێ قەد جاءەکم بێگومان هات بۆتان بەسائر من ربكم چەندان بەرچاوڕوونی و بەڵگەی ڕوون و ئاشکرا لەلایەن پەروەردگارتانەوە جا خەڵک دەبێتە چەند بەش دوو بەش فمن ئەبسەڕە هەر کەسێک سەیری دروستکراوەکانی کرد لە دروستکراوەکان ورد بوویەوە بەرچاوی خۆی ڕوون کردەوە بەوەی کە بۆی هاتووە فەلی نەفسی قازانجەکەی بۆ خۆیەتی معلومە هیچ کەس لە قیامەتێ خێری خۆی چاکەی خۆی ئیمانی خۆی باوەڕی خۆی عەمەلی ساڵح خۆی نایدا بە کەسێکی دیکە تەنانەت نایدەی بە پێغەمبەرانیش هەر کەسەی چاکە دەکات چاکەکە بۆ قازانجی خۆیەتی وەمەن عەمیە هەندی ئەو کەسەی خۆی کوێر دەکا لە ئاست دروستکراوەکانی خوادا سەیریان ناکە یا ئەگەر سەیریشیان کا لێیان ورد نابێتەوە فعەلەیها بێگومان ئەوە لە زەرەری خۆیەتی ئەوە قسەی تێدا نییە تەمان ورد بوونەوە و سیرکردنی دروستکراوەکانی خوا بۆی پێی بگەی بەخوا لە قازانجی خۆتە چاوداخستن و مێشک داخستن لە ئاستی دروستکراوەکانی خوا یا لە ئاستی ئاەتەکان و فەرمودەکاندا لە زەرەری کەسەکە خۆیەتی خوا دەفەرمێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان بڵێ وما أنا عليكم بحفيظ من بەسەرتانەوە چاودێر نیم ناتوانم هەمیشە مراقەبەتان کەم ناسارتان کەم ئیجبارتان کەم بیر بکەنەوە چاکەی کەن خوای گەورە کە تەنها ئەوەی سپاردووە بە پێغەمبەر پێمان بگەێنێ و هەروەها بمان ترسێنێ قەد جاءەکم بێگومان هات بۆتان بەسائر
چەندان بەرچاوڕوونی یعنی بەڵگە و نیشانە و معجزەی ئاشکرا من ربكم لەلایەن پەروەردیگارتان فمن ئەبصەڕ هەر کەسێک بەڵگەکانی بینی یعنی لێیان ورد بوویەوە و لێیان تێگەی فەلینەفسیهی بۆ قازانجی خۆیەتی ومن عەمیە ئەو کەسەشی خۆی کوێر دەکا یا چاوی خۆی دادەخا فعەلەیها لە زەرەری خۆیەتی وما أنا عليكم من بسرتانوا وقصي پیغمبر صلى الله عليه وسلم يعني خواهي قورا بپیغمبر ده فرمي بشوين كوت وكانت بلي وما أنا عليكم من بسرتانوا بحفيظ بيس شويكي چاودير نيم چاوديري كردنتان إيشي من نية وهروها بزور إيمان تهنانتان إيشي من نية من إيشي ماوية دينتان بيبقينم جا بوتان رون كموچه بخصي كردم قازانجي خويتي ئەو کەسەشی بە قسێم ناکا و چاوی خۆی دادەخا لە زەرەری خۆیەتی ئەو جار دەفەرمێ وەکەذالکە هەر بەم شێوەیە نوسەرریف الئایات ڕوون دەکەینەوە چەندان بەڵگە و نیشانە دوو جۆر نیشانەمان هەنە نیشانەیەک کە ئینسان دەتوانێت بیان بینێ بە چاو تیان بفکرێ وایە جۆرە نیشانەیەک هەنە کە ئینسان بەگوێ دەتوانێت بیان بیستێ خی گەورە هەردوو جۆرەکەی لە قورئاندا چەندان دروستکراوی بۆ باس کردوین سەرنجمان ڕادەکێشی کە بە چاو لێیان ورد ببینەوە لێیانەوە خوا بناسین و ئەگەر بەوەی نەگەیشتینە نەتیجە گوێ بگرین گوێمان بەکاربێنین بۆ گوێگرتن لە پەیامی خوا وەکەذالکە هەر بەم شێوەیە نوسەرریف الئایاتی ئێمە ڕوون دەکەینەوە بەڵگە و نیشانەکانمان ئەو جار بۆچی وا دەکەین وەلیەقولە تا کافرەکان بێ باوەڕەکان بڵێن دەڕەستە یعنی ئەو قورئانت بۆ خۆت نووسیوەتەوە بۆ خۆت هەڵت بەستووە بۆ خۆت هێناوتە ئەو جار وەلینوبەیینەه هەروەها بۆ ئەوەی ڕوونیشی کەینەوە ئەو قورئانە لقەوم یعلەمون بۆ کەسانێک کە بزانن و لە شت تێبگەن و لە شت حاڵی ببن وەکەذالکە هەر بەم شێوەیە نوسەرریف الئایات ڕوون دەکەینەوە ئێمە بەڵگە و نیشانەکانمان وەلیەقولە دەڕەستە وەلیەقولە تا کافرەکان بڵێن دەڕەستە یعنی تۆ ئەو قورئانە لە شوێنێکەوە فێر بووی لە کەسێکەوە فێر بووی لەبەر کەسێک نووسیوەتەوە لە سوڕەتی لە شوێنێکی وا بزانم خوێنمان یا باسی دەکا کە هەندێک جار بتپەرستەکان توهمەی ئەویان دەدا پاڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە ناو مەکەی پیاوێکی مەسیحی هەبوو دەیانگوت ئەتۆ دەستیەکردنی ئەو شتانەی بۆ نووسیوی و بۆی خوێندوویەوە لەبەر کردوون ئەو جاردەی بۆ ئێمەی دەخوێنیەوە جا وەلیەقولە تا کافرەکان بڵێن ئەو شتە فێر بووی و لەلایەن کەسێکەوە فێرکراوی ئەو جار بەڵام وەلینوبەیینەه ئێمە ئەو ئاەتانە دەنێرین تا ڕوونیان کەینەوە لقەوم یعلەمون بۆ کەسانێک کە بزانن و لە شت تێبگەن ئەو جار خوا دەفەرمێت ئیتەبیع بکەوە شوێن ما ئوحیە ئیلەیکە ئەوەی نیگا کراوە بۆت من ربك لەلایەن پەروەردیگارت ئیتەبیع بکەوە شوێن ما ئەوەی ئوحیە ئیلەیکە نیگا کراوە بۆت ئەی محەممەد صلی الله عليه وسلم من ربك لەلایەن پەروەردیگارت لا إله إلا هو هیچ پەرستراوێکی بەحەق بوونی نییە جگە لە خوا ئەو جا دەفەرمێت وەئەعرض پشت هەڵکە ئیهمالیان کە واز بێنە عن المشركين لە بتپەرستەکان ئیمان دێنن یا ئیمان ناهێنن بەڕاستت دەزانن یا بەڕاستت نازانن والحاصل دۆستایەتیت دەکەن یا دوژمنایەتیت دەکەن ئاوریان لێ مەدەوە گوێیان پێمەدە و ئیهمالیان ئیتەبیع بکەوە شوێن ما ئوحیە ئیلەیکە ئەوەی کە نیگا کراوە بۆت من ربك لەلایەن پەروەردیگارت بەڵام بزانە لا ئیلاهە هیچ پەرستراوێک بەحەق بوونی نییە جگە لە خوا وأعرض وهروها پشت هەڵکە عن المشركين لەوانەی کە بتپەرست ئەو جار طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خەفەتی دەخوارد لەوەی کە قەومەکەی خۆی نزیکەکانی خۆی باوەڕی پێناهێنن و ئیمانی پێناهێنن بۆیە هەرچی بتپەرستەکان داوایان دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزی لێ بۆ خوای گەورە بۆی بکە بەشکم ببنە ئیماندار بۆیە خوا بە پێغەمبەر دەفەرمێ وەلەو شاء الله ئەگەر خوای گەورە ویستی لێ بایە ما ئەشرەک قەومەکەت کەس و کارەکەت شەریکیان بۆ خوا بڕیار نەدەدا خوا حەزی لێبێ خوا بیەوێ بە ناچاری خەڵکی بکا بە موسڵمان خەڵکی ملکەتکا دەتوانێ وایە مەلایکەت لەبەرەوەی خوای گەورە
مەخلوقی خۆینی نایەوێ گوناهکەن خی گەورە بە شێوازێک دروستی کردوون هەموو کات و هەموو دەم و هەموو مەلایکەت لە عەبدایەتی و بەندایەتی خوادان خۆ گەر خوا حەزی لێبایە بە ناچاری و بە ئیجباری خەڵکی مەککەیان هەر کەسێکی دیکەی وا لێ دەکرد نەتوانێت شەریک بۆ خوا بڕیاردا بەڵام خواشتیوا دەکا بێگومان نا چونکە خوای گەورە ئیختیاری ئیمان هێنان و کافربوونی داوەتە دەست خۆت بە ئارەزووی خۆتە بە حەزی خۆتە دەبێ ئیماندار یا دەبێ کافر خوای گەورە لێرە ئازادی کردووی وەلەو شاء الله ئەگەر خواویستی لێبایە ما ئەشرەک ئەوان شەریکیان بۆ خوا بڕیار نەدەدا ئەو جار بەڵام وەما جەعەلناکە ئێمە تۆمان نەجێڕاوە تۆمان نەکردووە عەلەیهیم بەسەر ئەوانەوە بە حەفیظ بە چاودێر ئەو جار وەما ئەنتە عەلەیهیم بیوەکیل و تۆ بەسەر ئەوانەوە وەکیل نی دەسەڵاتدار نی وەبەرپرس نی لەوەی کە ڕزقیان دەی لەوەی کە بیان کەی بە موسڵمان لەوەی کە بیان مرێنی بیان ژێنی محاسەبەیان کەی ئەوانە ئیشی خوان ئیشی تۆ نییە وەلەو شاء الله ئەگەر خوای گەورە ویستی لێبایە ما ئەشرەکو ئەوان هاوبەشیان بۆ خوا بڕیار نەدەدا وما جعلناك عليهم حفيظا تۆمان نەناردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەسەر ئەوانەوە ببیە حەفیظ چاودێر یعنی چاودێر ئیشەکانیان بنووسی چاکە و خراپەکانیان ئامۆژگاریان کەو لەیان گەرە چاکەی دەکا خراپەی دەکا کەیفی خۆیەتی مەلایکەتمان داناون چاکە و خراپەی ئینسانەکان بنووسن وما أنت عليهم وتو بەسەر ئەوانەوە وەکیل یعنی دەسەڵاتدار نی وەبەرپرس نی لە ژیانیان لە بردنیان لە ئیمان هێنانیان ئەو ئیشە ئیشی تۆ نییە ئیشی خوای گەورەیە وەکیل بەڵێ بە معنای ئەوەش دێ لێرە یعنی کار وەکیل یعنی ئەو کەسە ئیش دەکا لە زیاتر بەڵام لێرە ئەوە نییە یعنی وەکالەتی ئیمان هێنان ئیشی ئیمان هێنانیان بە تۆ نەسپێردراوە وما أنت عليهم بوەکیل تۆ بەسەر ئەوانەوە وەکیل نی یعنی خوا ڕزقی ئەوان و ئیمانی ئەوان و ژیانی ئەوانی بە تۆ نەسپاردووە ئەوەی بە تۆی سپاردووە چییە بریتە لە موژدەگەری و ترسێنەری و گەیاندن تەنها وازحە ئەو جار ئاەتی دواتر طبعا زۆر جار پێغەمبەر خۆشی صلی الله عليه وسلم سەحابەکانیش باسی بتەکانیان دەکرد لە بەرامبەر بتپەرستەکاندا دەیانگوت بتەکانی ئێوە نابیستن نابینن زەرەریان نە قازانجیان نییە بتپەرستەکانیش بەوەی قەڵس بوون هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتیان بە ڕەفیقەکانت بە هاوڕێکانت بڵێ ئەگەر واز لە قسە گوتن بە خواکانی ئێمە نەهێنن ئێمەش جنێو بە خواکەی ئێوە دەدەین کە دیارە خواکانی ئێوان داروبەر بوون هیچ پرۆژێکیان نەبوو بەڵام خوای ئێمە الله خالق و دروستکەر و بەدیهێنەری هەموو شتێکە لەبەر خاتری ئەوەی کە ئەوان جنێو بەخوا نەدەن قسە بەخوا نەدەن خوای گەورە ئەو ئاەتەی ناردە خوارێ قەدەغەی کرد لە موسڵمانان کە جنێو بە بتەکان بدەن لەبەر پیرۆزی بتەکان نا لەبەر کاردانەوەکەیان بۆی ئەوان قسە بەخوا نەڵێنەوە جنێو بەخوا نەدەنەوە بۆی ها ئینسان کە جنێویدا بە خەڵکی و حتمما خەڵک جنێوت پێ دەداتەوە ئەو کاتەوەک ئەوەی وا بۆ خۆت جنێوت بە خۆت دابی کە لەعنەتی لە خەڵکی دەکەی ها ئەگەر کەسەکە شایانی لەعنەت نەبێ ها بۆ خۆت دەگەڕێتەوە بۆی خوا قەدەغەی کرد لە ئیمانداران دەفەرمێ وەلا تەسوبوا الذین جنێو مەدەن بەوانەی یەدعون دەپەرسترێن یا ئەوان دەیپەرستن من دون الله لە جیاتی خوا جنێودان زمان پیسی زمان شڕی ئینسانی ئیشی ئینسانی ئیماندار نییە تەنانەت بۆ بتەکانیش ها وەلا تەسوبوا جنێو مەدەن الذين بواني يدعون اوان دي پرسنو هاواري دكنه من دون الله لجيات خوا بو چونك فيسب الله اوان جنيو ددنو بخوا عدوا بسنور بزيني وبدجمناتي بغير علم ببيزانياري ببيوي بزانن خالق بديهنري انسان كان خواناي تولصاندنو عقوبداني هي جنيو بيددن وزانياريش يعني كخوا كان يوان هز صلاه يعني كذلك أخوة فرمين بمشيوية زينا لكل أمة عملهم رامان زاندوتو بو هر قلي كارو كردوكاني هر قلي هر نتوي هر كسي أوي ديكا بو خوي بيسا كبتاك دزانتو لك نشتكي بيروز بو ديكا فالله أخوة فرمين ثم إلى ربهم تاشان بو لاي پروردگاريانا مرجعهم كاتو شويني قرانويان ئەو کات فەیونەبئهم خوای گەورە ئاگاداریان دەکاتەوە بما كانوا يعملون بە هەر کار و کردەوەیە کە ئەوان ئەنجامی دەدەن
ولا تسبوا الذين جنيو مدن بواني يدعون اوان دي فرسنو هاواري دكنه من دون الله لجيات اخوا فيسب الله دنا اوان جنيو ددن بخوا عدوا يعني بدجمناتي وبسنور بزيني بغير علم ببيزان ياري كذلك بمشي يعني شون ايو اخواي خوتان خوش دوي ديني خوتان خوش دوي ايماني خوتان خوش دوي هر بمشي ها زينا رامان زاندو توا لكل أمة بوهر قلو بوهر نتوي عملهم كارو كردو كاني واضحة ثم إلى ربهم باشان بولاي پروردگاريانا مرجع يعني كاتو شويني قرانا ويان أو كات فينبئهم خواي قورا آقاداريان دكاتوا بما كانوا يعملون بهر كارو كردوي كأوان أنجامي ددن لو آتي أويك ضرورة اللي فير بين أويا كإنسان هميشه دبي مراعاتي كسي برانبر بكا جاري وهي كسي برانبر لسر ربازكا لسر رقايكا رقاكي سورة وسور دزاني رقايكي هلايا رقايكي خرابة ويا إيشكي نابجية بلام لكن وي نابجيني لكن تو نابجية ويا دبي مراعاتي الشعوري كسكي بكي أوشتي لكن كسكي مقدسة وبيروزة إنسان نابي برزي بيبكا یەکەم بۆی شعوری کەسەکەی بریندار نەکەی و دووهەمیش بۆی ئەو کاردانەوەی خراپ نەنوێنی لە بەرامبەر خۆت و لە بەرامبەر فکر و مەبدەعەکەتدا کە تۆ مەبدە و فکرێکی ڕاستت هەیە بە نمونە کابرا سەرکردەیەکی هەیە قسەی پێ بڵێ ئەویش قسە بە پێغەمبەری تۆ بڵێتەوە وایە ئەو بت و دار و بەردی دەپەرستێ قسەی پێ بڵێ ئەو قسە بەخوای تۆ دەڵێتەوە ئەو یاسا و ڕێسایەکی دەستکردی ئینسانی پەیڕەو دەکا قسەی پێ بڵێ و سوکایەتی پێ بکە ئەویش سوکایەتی بە دین و بە ئیسلامەتی بکە أو كاتن تو دبي بسبب هو نابي إنسان أو درجة بكاتوا أو جار آياتي دواتر دفرمي وأقسموا بالله سوين ديان دخوار بخوا بتفرستكان جهد أيمانهم بأو قريسوين ديان قوتي لئن جاءتهم آية أجر بويان بي بلغو نشانيك ليؤمنن بها سوين بي باوري بيدينن ديان قوت نشانيك وكو مسامان بو بي گۆچان ببێتە مار یا وەکو ئەوەی ساڵح پێغەمبەری وشتر لە بەردی بێتە دەرێ یان وەکو عیسای مردوو زیندوو بێتەوە ئەگەر موعجیزە و نیشانەیەکی ئاوامان بۆ بێنێ محەممەد ئێمە ئیمان دێنین بەڵام خوا دەفەرمێ پێیان بڵێ قل ئینەمە الآیات عند الله پێیان بڵێ بێگومان هێنانی بەڵگە و نیشانە و موعجیزە لای خوایە بەدەست من نییە وما يشعركم وإيوش حزناكن أنها ببێگومانی ئەو موعجیزەیە إذا جاءت أجر بشهد وأجر هات باشا لا يؤمنون إيمانيان هر ندهنا فرعون موسى قوتانا كي بيشاندا وبوبا مارش وليش يترساو هلش هاتو هم ساحرة كان شي بزاندن إيماني هر هنا نا قومي صالح واشتركشان بو هاتا دري وبينيشيانو واتر بدستي خوان سريان بري عيسى سلامي خواه لسربت چندان مردوي بو هنا ندري باسي قيامتي بو كردن هر ایمانیان نهێنا لە سەردەمی موسادا مردوو زیندوو بوونەوە هەر ئەوانەی مردبوون و زیندوو بوونەوە گەورەترین موعجیزە بوو ئەوان دواتر بوونە خەڵکێکی خراپەکان بۆیە ئەوەی کە بە عەقڵ و بە شعور و هەستی نەبێتە ئیماندار قەت بە بینینی بەڵگە و نیشانەی ئیزەق نابێتە ئیماندار وأقسموا بالله سوێن دەخۆن بەخوا جەهدە ئەیمانیهم بە ئەو قەری سوێن خواردن دەڵێن چی لئین جاءتهم ئەگەر بۆیان بێت بۆیان هاتپایە آية نشانيك ليؤمنن بها سوين ديان دخوات كأوان إيمان دينن بي قل بيان بلا إنما الآيات بيقمان هناني أو نشانة ومعجزانة عند الله لكن خوايا بدز من نية وما يشعركم بلام ايوه هزناكا أي إيمان دارنا أنها بيقمان أو معجزانة إذا جاءت أجر هات باشن لا يؤمنن أوان إيمانيان ندهنا چونکە پێغەمبەر حەزی لێ بوو خوا بۆیان بنێرێ بەشکم ئیمان بێنن یا بۆی بیان و یان نەبێ بەڵام خوا دەفەرمێ ئێوە نازانن ئەمن دەزانم ئەگەر بۆشیان بێ ئەوان هەر نابنە ئیماندار ئەوجا خوا دەفەرمێ ونقلب أفئدتهم وأبصارهم ونقلب يعني هەڵی دەگێڕینەوە ئاواژووی دەکەین أفئدتهم دڵیان دڵ یان عەقڵیان وأبصارهم وهروها چاوەکانیان كما لم يؤمنوا به أول مرة هر وقت چون إيمانيان نهنا بو قرآن يكم جار لدنيا خواهي قورا ضلي بيداوين عقلي بيداوين چاوي بيداوين بينونو بيستني بيداوين بلا
ئەو کەسانەی بەعقڵی خۆیان بیر ناکەنەوە بەدڵی خۆیان فکر ناکەنەوە و بە چاوی خۆیان لە نیشانە و دەسەڵاتەکانی خی گەورە ورد نابنەوە خی گەورە لە قیامەتێ ئەو دڵە و ئەو بینینە و ئەو بیستنە ئاواژوو دەکاتەوە وای لێ دەکات کە نەعقڵت ئیشێ بکە نەچاوت ئیشێ بکە نە بیستن و بینن ئیشێ بکە خی گەورە ها ئینسانی کە حەشر دەکات و زیندوو دەکاتەوە بە کوێری بە کەڕی بە لاڵی و پێشی دەڵێن هاتۆ بەو شێوەیە لە دنیادا خۆت لاڵ کرد خۆت کەڕ کرد بۆی خی گەورە بەو شێوازە زیندوو دەکاتەوە دەفەرمێ ونقلب يعني ئاڵ و گۆڕی دەکەین سەروەبنی دەکەین ئەفئیدەتهم ئەفئیدە بە معنای ژیری دێ و بە معنای دڵیش دێ دڵیان و ئەبصارهم بینینیان كما هر وك لم يؤمنوا به إيمانيان نهنا بو قرآنا أول مرة يكم جار أو زخواد فرمي ونذرهم دشيان هيلينوا في طغيانهم لنا ياخبون سرقردان يكان ياندا يعمهون بسر لشواوي بچاو داخراوي جيان بركة يعني خواهي قورة دو سزاي داناون بو أو كزاني كالآس راست يكان دا خۆیان کوێر دەکەن سزایان لە قیامەتەیە خی گەورە لە قیامەتەیە و هەستانیان لێ دەستێنێتەوە سزای دیکەیان چییە؟ ئەوەی لە دنیای مۆڵەتی زیاتر پێدەدا نەک زوو بتکوژێ نەک زوو لە ناوت ببا نا تەمەنێکی زیاتر دەداتێ دەسەڵاتێکی زیاتر دەداتێ سەروەت و سامانێکی زیاتر دەداتێ بۆی چەندەی ئاخی هێندەی دیکەش یاخی بی بۆی کە لە قیامەتێ خی گەورە عقوبەی دەی چاک عقوبەتدا ونقلب ئاواژووی دەکەینەوە سەروەبنی دەکەین ئەفئیدەتهم دڵیان یا ژیری و عەقڵیان و ئەبصارهم چاوەکانیان و بینینەکانیان کەما هەر وەک لەم یؤمنوا کە باوەڕیان نەهێناوە بەو قورئانە ئەوەلە مەڕێ یەکەم جار وەنەذەڕهم و لێشیان دەگەڕێین لەو دنیادا فی طغیان طغیان یعنی لەناو یاخێبوونی خۆیاندا لەناو بێفەرمانی خوادا یعمەهون بەکوێری ژیانکەن و ژیان بەڕێک صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه